بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کەرکووک تا ئێستا حکوومەتی عێراقی 1 ملیار دیناری بۆ تەندروستی کەرکووک ناردووە، لە نێوخۆی شارەکەش 550 ملیۆن دینار کۆ کراوەتەوە. تا ئێستاش کەرکووک خۆی ناتوانێت پشکنینی کۆرۆنا ئەنجام بدات بە هۆی نەبوونی تکتەوە. سندوقێک کراوەتەوە، ئەم سندوقە بۆ تەبەڕوعاتی داوایرەکانە، بۆ کەسایەتیەکانە، هەمووی پارەکەی و تەبەڕوعاتەکانیان بۆ ئەو سندوقە ناو سندوقە دایانن. ئەمە ئەو سندوقە لەژێر کۆنتڕۆڵی و سەرفی فەرمانگەی تەندروستی کەرکووکە ئەتوانین بە گوێرەی پێداویستەکانمان ئێمە سەرف بکەین. تا ئێستاکەش ینی خاستن شەریکەی نەوتی باکوور زۆر یارمەتیمانی داوە و حتا ئەوەی کەیوانیش هەمووی لەسەرەوانە، ئەوەی پلازێشی هەتا زۆر یارمەتیە زۆرمانیان داوە. وا بڕیارە لە 125 دام و دەستگاکانی دەوڵەت دەوام تیایاندا بکرێتەوە. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت لەگەڵ کردنەوەی دەوام بە دوواداچوون بۆ چۆنێتی سەرفکردنی ئەو بڕە پارەیە دەکەین. بەڵێ دیارە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆناوە وەزارەتی تەندروستی عێراق بۆ هەر پارێزگایەک بڕی مەبلەغی پارەی تەخسیس کردەوە بۆ ئەوی لە سەلاحیەتی بەڕێوەبەرایەتی گشتەکان ئابێ کە لە کاتی پێویستە سەرفی بکەن. پارێزگای کەرکووک شاوشێوەی ئەو پارێزگانە بڕی ملیارێکی لە وەزارەتی تەندروستی وەرگرتووە و بە هەمان شێوەی پارێزگاکانی تر شەریکەی نەوت و شەریکەی گاز و عیاداتی شەعبی و مەسافی لە پارێزگای کەرکووکە ئەمانە هەمویان هاوکاریان خستوەتە سەر حسابی بەڕێوەبەرایەتی تەندروستی پارێزگای کەرکووک. بڕی پارەکە بە کۆی ئەگاتە نزیکەی ملیارێک و 500 ملیۆن. ئێمە بە دوواداچوونی تەواو ئەکەین لە چۆنەتی سەرفکردنی ئەم پارەیە و ئایا لە جێی خۆیان لیان لە ئەبوابی مخەسسەی خۆیان بۆی سەرفیان کردووە. دیوانی ڕقابەی چاودێریمان لێ ئاگادار کردوێتەوە کە بە وردی تەقاریرمان لەو بارەیەوە پێ بگەێنێ کە چۆن لە سەر چۆنێتی سەرفکردنی ئەو پارەیە. لە کەرکووک کۆی گشتی توشبوانی پەتای کۆرۆنا 31 کەسن، 24 لەو توشبوانە تا ئێستا چاک بوونەتەوە و 2 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 5 توشبووش تا ئێستا لە سەنتەری چارەسەری کۆرۆنا لە ناوچەی پیشەسازی کەرکووک ماوەتەوە. ماوەی زیاتر لە 10 ڕۆژیشە هیچ حاڵەتێکی دیکەی کۆرۆنا لە کەرکووک تۆمار نەکراوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.